سڵاوم کاتتان باش بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنێکشن کاتژمێر 8 بەیانیە بە کاتی واشنگتن لای منەوە هێرۆ زەنگەنە سڵاوتان دەبێت. و از داخلی شما سلاوین گرم ده برنامه ایرو دا سروک انجمن نونرین کنگرسی امریکی سردان کیف دکا و سروک ترکیه جمارکا ریکتنین هفکاری به ونزوئلا را مردکا. جگەلم بابەتانە لەم بەرنامەیەدا راپۆرتێکتان لەسەر بەریزبوونەوەی ڕێژەی شێرپەنجە لە هەرێمی کوردستان پێشکەش دەکرێت. نەریتی ئێوارەخوانی کۆشکی سپی بۆ ڕۆژنامەنووسان و ناوداران پاش 2 ساڵی کۆرۆنا و چەند ساڵی بایکۆتکردنی لەلایەن سەرۆکی پێشوو داناڵد ترامپەوە شەوی شەمە بەڕێوەچوو. لەم بۆنەیەدا سەرۆک بایدن ستایشی ئەو ڕۆژنامەوانانەی کرد کە داگیرکاریەکانی رووسیا لە ئۆکرانیا ڕۆماڵ دەکەن. سەرۆک بایدن وتارەکەی بە گاڵتەکردن لەسەر ڕێژەی پەسەندکردنی خۆی لە ناو خەڵکی تەمەنی خۆی و پەیوەندی خراپی ترامپ لەگەڵ میدیادا دەست پێ کرد. نەریتی ئێوارەخوانی کۆشکی سپی لەگەڵ ڕۆژنامەوانان و کەسایەتیەکان لە ساڵی 1940ەوە دەستی پێکردووە و لە ساڵی 1921ەوە هەموو ساڵێک ئەم بۆنەیە ئەنجام درا تا ئەو کاتەی سەرۆکی پێشوو داناڵد ترامپ بایکۆتی کرد. نانسی پلۆسی سەرۆکە ئەنجومەنە نوێنەرین کۆنگرسە ئەمریکی سەردانا یوکراین کرد و لێ کیف بە سەرۆک ڤڵادیمیر زەلەنسکی ڕاجڤیا. خانم پەلۆسی سێەم مەزنترین ڕایەدارە ئەمریکیە پشتی سەرۆکی و جێگراوی کو سەردانا ئوکراینە دکا ji demê şerî dest pê kirî. Seredana wê nîşaneke diyar e ji bo berdewamiya piştevaniya Amerîka ji vî welatî ku rastî dagirkirina Rûsya dibe. Vîdyoyên ku ofîsa Serok Zelenskî weşandîn xuya dikin ku Xanim Pelosî bi jimareke endamên Kongresê re li Kîevin wê jê Serok Zelenskî re got em îro seredana we dikin ji bo ku ji we re bêjin spas ji we re hûn şerê ji azadiyê re dikin. Em li ser sunûrên azadiyê ne û hûn şerî ji dêla her kesî dikin. Di seredana neçaverî kirî da Xanim Pelosî got zî soza me ew e em piştevaniya we bikin heya ku şer bi dawî were. سەرۆکی ئۆکرانیا ڤڵۆدیمیر زەلەنسکی ڕۆژی شەمە گوتی رووسیا زیاتر لە 23,000 سەربازی لەدەستداوە لەو شەڕی کە بە شەڕێکی بێمانە وەسفی کرد. زێلەنسکی لە وتارەکەیدا گوتی لەم شەڕەدا هەتا ئێستا ئۆکرانیا زیاتر لە 1000 تانک نزیکەی 200 فڕۆکە و 2500 زرێپۆشی رووسایی تێکشکاندووە. گوتیشی لە چەند هەفتەی داهاتوودا هەزاران سەربازی تری رووسایی دەکوژرێن و بریندار دەبن. ئەو هەروەها باسی لەو هێرشە موشکیانەش کرد کە دەکرێنە سەر ناوچەکانی ئۆکرانیا. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. و سەرۆکێ ئەندۆنیزیا جۆکۆ ویدۆدۆ کو دێ سەرۆکاتیە جڤینە کۆما G20 بکە. سەرۆکی ئۆکراینە ڤڵادیمیر زۆلەنسکی داخوازی وان جڤینên bilindên wê komêkiriye ku dê derengîya ev sal li balî werekirin. Tevî ku serokê Rûsî Vladimir Putin jî wê amadeyî civînan bibe. Her çawa be daxwazkirina Zelenskî nemerce ku rêberên Emerîkî û yên Rojavayî amade bin ku rejdin li ser vederkirina Moskov. وەکە سەرۆک و مهواندارê civîna bilind ya Grupa G20 ya sala 2022 Endonîzya ev yek weke pêşniyaza duruşma geşepêdana pêkve û vegerana bihêz bo kombûna bilind ya meha mijdarê li balî weke mijar helbijartiye. Pêşniyarek ku dikare di nav hevrikên jeopolîtîk de ku ji hêla şerê Ukraynayê derketine holê bêne helweşandin. اتزانم گوجی بیسته چه بویه جبو گشپیدانا آبوریا جیهانیه و بحثا وجاندنا آبوریا جیهانی دکن دو تشتی سرکی هنه گو گلکی گرینگن دفی روژه ده یا یکی کووید 19 و یا دویم جی شری ل اوکراینایی.
مهواندار و سروک جوین جوکو ویدودو دبن گشارک تند یا روجاوای دیا. داکو روسیا جوینا گروپا G20 یا آبوریا هر گرینگ دور بخه. لیبل اوی سروک اوکراینا بانگشه کریه. بو وی جوینه هرچنده کو اوکراینا نه اندامه. سروک روسیا ولادیمیر پوتین هیچ دلیستا مهوانان دیا. او نیاز هیا کو بشدار ببه. کو تیوی واته احتمال سروک امریکا جو بایدن نچتن. دەگەشتن مەژان دنوزیان ئەوە و بە تایبەتی ئەم دیگەلوان ئاخفتینە. هەلبەت هێندکاران دیگەلوان پشڕاز بکەن کە ئەوان بەری شەڕی رووسیا بانگێشەکرە بوو، ji ber vêyekê her pêngavekatir hebe ez dibêjme wan. Lê me nêrînên xwe ragihandîne, em wisa dibînin ku nabe bibin beşek ji vê civînê, çi bi aşkerayî û çi bi nihênî. پشتگیری چینی ji Moskw بۆ bejdarbûna wê di civîna G20 de widî û xistiya rewşeke pir dijwar de. Di dawiyê de dibe ku hikûmeta wî biryarê bide ku aya amadebûna Putin hêjayî metirsiyan neamadebûna çendîn welatên rojavayî ye weke Kanada, Astralya û Brîtanya. Grupê G20 nikarît wekû desteyeka aboriya karîger karê xwe biket eger Rûsya beşdarî civînê bibît. Ez bêjim baştirîn çareserî bû Endonezyoyê ew e ku Zelenskî vexwînin û paşî Rûsya bêje Putin biryar daye ku neçe û paşî Joko Widodo jî mecbîr namîne ku wê biryarê bide. Di destpêka vê mehê de rêveberiya Biden behs li ser wê yekê kir ku dêdaxwazê ji civîna G20 bike ku karîgeriya hêrişa Rûsya li ser aboriya cîhanî û dubare avakirina Ukrayna ku xuya dikit ev ramane bibte egera hevrikiyên zêdetir ku gelek endamên navîn dixwazin sengiyê bixne ser rizgarbûna ji paşmayên koronayê. Li şîna armanca Rojava ya dûrxistina Putinî ji civînê. دیارە ji Endonîsya tê xwastin ku eger bixwaze rolê navberiyê bibîne bêlayînbûna xwe diyar bike ger hetawî demî ew şerre berdewam em hîvîdarîn ew şerre hetawî demî nebێت. بەڵێ بەڵێ دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵحمان لەگەڵدایە سەبارەت لەم بارەیەوە با بڵێن زانیاری زیاترمان پێ بدا. بەڵێن سەرەتا ئەم کاتت باش ماندوو نەبی دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم وەکو دەزانینەوە سەرۆکی ئیندۆنیسیا سەرۆکی ئۆکرانیای بانگهێشت کردووە بۆ کۆبوونەوەی گروپی 20 و هەروەها چاوەڕوان دەکرێت سەرۆکی رووسیاش لەوێ بێت. ئایا ئەمە چ پەیامێک ئەگەیەنێت؟ یەکەم پەیام لێرەدا ئەوەی ئەتوانین بڵین جاکارتا دەیەوێ هاوسەنگانە سەرۆکاری ئەم کۆبوونەوەیە بکە بۆ خۆ دەزانی هێرۆ ئەم ساڵی 2022 ئیندۆنیزیا سەرۆکایەتی کۆمەڵی 20 دەکا ئەوەی کە پێی دەگوترێ G20. نازانرێ هەتا ئێستا ئایا سەرۆکی رووسیا بەشدار دەبێ یا نابێ، بەڵام دەوڵەتی رووسیا ڕایگەیاندووە کە بانگهێشتەکان پێگەیشتووە و ڕەزامەندیشن لەسەر بانگهێشتەکە، بەڵام بە پێی دواترین لێدوانی دمتری پسکۆڤ وتەبێژی کرملن دوێنێ شەممە ینی ئاماژەی بەوە کرد کە دەڵێ هێشتا بڕیار نەدراوە و خۆی لادا لەوەی کە وەڵامی پەیامنێران بداتەوە بڵێ سەرۆکی رووسیا بەشدار دەبێ یان نا. بانگهێشتی سەرۆکی ئۆکرانیا زیاتر جەختکردنەوەی وڵاتان بووە لەوەی کە پێویستە بەشدار بێ، هەرچەندە بۆ خۆشی وەکو لە راپۆرتەکەشدا جۆمان لێبوو ئۆکرانیا ئەندام نییە لە کۆمەڵی 20دا، بەڵام هەلو مەرجە سیاسی و ئاسایشیەکە لە جیهاندا وهای پێویست کردووە. ئەلبەتە ئەمە ئەو ئەگەرە ژێنێتە ئاراوە کە لەوانەیە ئەگەر هەردووشیان ڤلادیمیر پوتین و ڤڵۆدۆمیر زلێنسکی بەشداری بکەن دەشێت لە پەراوێزی ئەو کۆبوونەوەیەدا کۆبوونەوەیەکی لوتکەی نێوان هەردوو سەرۆکی ئۆکرانیا و سەرۆکی رووسیا بکرێ، هەرچەندە تا ئێستا پوتین هەموو کۆبوونەوەیکی لەگەڵ زلێنسکیدا ڕەت کردوێتەوە. بەڵێ باشە بەڵێن لە ماوەی هەفتەی ڕابردوودا بینیمان کە بەشێک لە ڕێبەرانی جیهان سەردانی کیڤیان کرد. ئایا ئەمە مانای ئەوەیە کە بارودۆخی ئاسایش ئێستا لەوێ باشترە؟ هیچ شتێک متمانە نییە هێرۆ بگوترێت کە بارودۆخی کێڤ بە تایبەتی ینی با بڵین جێگیرە.
چکە بە خۆت دەزانی لە هەفتەی ڕابردوودا کاتێ سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان لە کێڤ و رووسیا بردومانی چەند شوێنێکی ناو کێڤ و دەوروبەری کێڤیشی کرد زیاتر سەردانی ڕێبەرانی جیهان بۆ ئۆکرانیا نیشاندانی وابەستەیەکی گەورەیە بە هەموو ئەو پشتیوانیانەی کە بۆ شەڕی ئۆکرانیا دەیکەن. بەڵێن لەگەڵماندا بووی زۆر سپاس دەکەین. سپاس بۆ ئێوە. بەڵێ لە کاتێکدا کە وەزیری بەرگری رووسیا دانی بەوەدا ناوە کە لە کاتی سەردانەکەی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان هێرشی ئاسمانی کراوەتە سەر کیێڤی پایتەختی ئۆکرانیا لەم کاتەدا کە زۆربەی وڵاتانی ڕۆژئاوایی یەکگرتوون لە بابەتی ئەم داگیرکاریانەی رووسیا کە لە ئۆکرانیا دەیکات بەڵام وڵاتانی وەکو وڵاتانی ئافریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ئێستا خۆیان یەکلا نەکردوتەوە نایانەوێت لایەنگری بکەن. ڕۆژە پێنجشەمبە ڕۆژە کو سکرتێرە گشتی نەتەوەین یەکگرتی ئانتۆنیۆ گۆرتێرس بۆ چاوپێکهێفتن لەگەڵ سەرۆک ڤڵادیمیر زەلێنسکی سەردانا کیێڤ پایتەختە ئوکراینیا کری رووسیا هێرشێکە ئاسمانی کرە سەر ئاڤاهەیەکی نیشتە جێبوونێ ڕۆژنامەڤان ڤێرا هێرێچیا کو دیگە رادیۆ لیبرتی کار دەکرد کو رادیۆیەکە هەفکارە دەنگی ئەمریکایە هاتە کوشتن. ڤیتالی کلیچکو شارەدارە کیێڤ گوتی تشتê herî diyar e ew e got sekreterê giştî yê netewên yek bûyî li Kiyevê niha. Ev jî weke pêşwazîkirinê ye ji bo hatina wî. Putin di vê gavê de armanca xwe nîşan da. Ne ew e goxaniyê me bike armanc û bihelweşîne. Armanca wî jiyana mirovan ye. Meta Putina ne budinki, meta yê jîtê людей. پرانیا وڵاتên Rojava ev hêrişa kirmalên şermezar kiriye lê rabûçûn li ser şerê di navçeyndiyên cîhanê de alûztirin. It is worth saying that 141 countries have signed on to resolution. Hêjayê gotinê ku 141 welatan biryarên li netewên yekgirtî imza kirine û êrişkariya Rûsyayê şermezar kirin. Ew sê çarîka endamên netewên yekgirtî ye. Li em dizanin ku li Efrîqa û Rojhilatê Navîn gelek welat nîgeranin ji ber bandora wî şerî ya li ser aboriya wan. Tirs heye ku şerê Ûkranyayê bibe sedema bilindbûna bihayê xwarinê û bilindbûna bihayê enerjiyê ku ji bo gelek rêberên ji Ewropayê dûr ew pirsgirêkene nîgeraniyên herî mezin in. Şarazad dibêjin çêdvî şerê karîgeriyeka kujek hebî li ser çendîn beşên Efrîqa ku di berê de kêmasît xwarinê de hebû. Ew jî ku Rûsya agahiyên şaş lûyê parzemînê belav dike û iddia dike ku Ukrayna û NATO hêrişkerin û gefel li Rûsya kirîne û ev yeke rastî ne. Şarazad dibêjin piraniya welatên Rojhilata Navîn aliya nakirin. Ez bawerim gelek welat dixwazin li gor biryarên xwe biçin. Welatên berhemhênerên petrolê ku beşekin ji OPEC Plus wek Erebistana Siûdî û Mêrgehên Erebên Yekgirtî dixwazin pêwendiyên xwe yên baş bi Rûsya û Amerîka re biparêzin. Ji ber vê yekê ew dikevin nav hev. Di nava cizayên Rojava da li ser Rûsya, hind welatên Asyayê di nav da Hindistan û Çîn bi buhayên erzan enerjiyê ji Rûsya dikirin. Şarazad dibêjin, eger Rûsya ya berdewam bî li ser armanckirina hewlatiyan û encamdana tawanên cengî, renge hindek welat bêdengiya xwe bişkênin û helwîstê xwe bîne ziman. بەڵێ لە ئۆکرانیاوە دەچینە تورکیا کە لەوێ ڕێککەوتنێکی هاوکاری لەگەڵ ڤێنزوێلا ئەنجام دراوە. بەڵێ هێرۆ حکومەتە ڤێنزوێلا و تورکیە لە ڕۆژە عینی ژمارەکە پەیمانên هەفکاریە بازرگانی و سازکاری چاندن توریزم ورزش پەروەردە و ماسیگرتنی مۆرکردنە. تورکیەیەک ji hevbendên abûriyên حکومەتە Serokê Venezuela Nicolas Maduro wiya ku li jêr tolewcizayên tundên nifneteweyî. Mevlût Çavuşoglu wezîrê derveyê Tirkiya got ew peyman û rêketin beşekin ji helwestê wan yê berê yê piştevanîkirina Venezuela. Bi aliyê xwe ve Maduro Serokê Venezuela got kertên teknolojiyayê
خواردن توریزم و پتروکیمیایی اللي وڵاتی وی ji kar û kardariya Tirkiye re amade ne. Venezuela ku heta radeyekê vederkiriya têkeliyên nêzik bi Çînê, Rusya û Îranê re hene. Lê Amerîka û Yeketiya Ewropî serokê wê xetebar dikin bi hewlên ji navbirina saziyên demokratîk bi mebesta girtina desthilatê. Gelo ew peywendiyên berê yên Venezuela û Tirkiye di çi redeyê dabûn û çawa bûn niha bi mera Necîb Balayî ji jora peyamendengî Amerîka bi meraya Necîb dibêjî ew di Wezîrê Derve de ma behsê peywendiyên kevnên ên welatê xwe bi Venezuela re dike mebesta wî çi we ew çi renge peywendî bûn di çi az de bûn. Belê dexîl wek dizanî ku têkiliyên di navbera Türkiye û Venezuelê da vedigerin bû sala 1905 helbet ev dema dirêj ji sala 5 heta niha ev têkeliye di qonaxên hesas û giring ra derbas bûne. Qonaxên herî hesas û giring yên vê dawiyê bûn salên dawiyê bi taybet piştî ku derbeya leşkerî li Tirkiye pêk hatî wek dizanî ku Tirkiya cemaetê fetû tawanbar dikirin ku wan ev derbeya leşkerî pêk înaye û her wisa wan gelek ofîs û weke bêjin hebûna wan ya civakî û ya olî li Venezuela ya bihêz bû tuê demê de yekser kara kasêya alîkariya Enqerê kir ji bo girtina wan hemî ofîsan. Qonaxa duê ya ku peywendiyên wan careke de giring hatî destpêkirin dema ku helbijartin çêbûn û hemû welatên weke Amerîka û welatên Ewropa xwan guay di weke serokê şerî yê wî welatî destnîşan kirî Tirkiye yekser alîkarî û Amerîka û Ewropa jî ambargoyê xistine wek dizanin ambargoyê xistine ser Karakasê. Dû wextî da Tirkiye alîkariyeke giring da Venezuela ew jî nizîkî 4.5 milyar dolar di bankên Karakasê û hikûmeta Karakasê da razandin ew alîkariyeka giring bû bû aboriya ya Maduro ku desthlata wî nekeve. Her wisa ev weke te jî gotî van rojên dawî da seredana Çavuşoğlu bu Karakasê hevdîtinê twî gel serokê wî welatî Nicolas Maduro û cêgirê wî El Esamî gelek weke bêjin girêbest hatine îmzakirin. Ji wan girêbestan jî hevkariyên ji biliyê ku te behs kirîn tiştekî giring li wê derê heye ku dibistanên mearif giringî pêdayên ku Tirkiye dixwaze li wê derê pêş bêxe. Wek dizanî ku Tirkiye niha paralel yani her berî yani diplomasiyetê wan hin dibistanên olî hene. Dibistanên ku şagirdên olî jê derdikevin li 107 welatan hene. Ev jî mearif bi navê Enstitûya Mearif tên naskirin û ew dixwazin li Venezuela vê pêz bêxin. Helbeta Venezuela jî gelek pêwîstî bi Tirkiye heye çiku kom dizanî me jî behs kir û te jî got li jî toleyên cîhanê ya. Belê welatê OPEC yani endamê OPEC giring ya welatê. Gelek spas Necîb. Spas ji bo jî. لەگەڵماندا بن لە ماوەی داهاتوی بەرنامەکەماندا چەندین بابەتی تری جۆرا و جۆرتان پێشکەش دەکەین بەڵام پاش ناوبڕێک دێنەوە لاتان. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. نیکۆ پۆپاسکۆ وەزیری دەرەوەی مۆلدۆڤا ڕۆژی شەمە گوتی داهاتووی ئەوروپا دەکەوێتە سەر ئەوەی کە چۆن جەنگەکە لە ئۆکرانیا کۆتایی پێدێت. پۆپاسکۆ بە کەناڵی سکای نیوزی بەریتانی ڕاگەیاند پێم وابێت داهاتووی تەواوی ئەو کیشوەرە دەکەوێتە سەر توانەکانی ئۆکرانیا بۆ هێشتنەوەی سیستەمی سیاسی خۆی. مۆلدۆڤا لە نزیکەوە چاودێری شەڕ لە ئۆکرانیا دەکات بە تایبەتی پاش ئەوەی کاربەدەستێکی باڵای لەشکری رووسیا گوتی هێزی رووسیا هەوڵ دەدات تەواوی باشووری ئۆکرانیا کۆنتترۆل بکات و دەڵێت ئەم کردارە ڕێگا بەرە و ترانسنستریا خۆش دەکات کە شوێنێکە لە نێوان مۆلدۆڤا و ئۆکرانیا کە لە ساڵی 1992ەوە لەژێر دەستی جوداخوازاندایە.
لە ئەستانبولی پۆلیسان بکێمی 25 خۆپیشاندەر گرتن دەما کووان هەوڵ دەدان خوا بگەینن مەدانە تەقسیم ji بۆ شاهین ڕۆژا کرێکارین جیهانی ئیرۆ یەکشەمێ. کۆمەکە ئەندامین سندیکایên کرێکاران û partiyên çap hatin girtin demawan dema ew beref meydana nîva Estanbolê ve diçûn. Rojnamevanên Associated Press li cihê Rûdanê ragihandin ku ew koma 25 kesan hatin negirtin û şer bi hevçûn jî di nêvbera xwepêşander û polîsan de jî derketiye. Hêzên ewlehiyê hewl dan rêkê li pêş rojnamevanan bigirin. Meydana Taksim cihekê taybetê sendîka kirêkaran ji bo şahiyên roja kirêkarên cîhanê. Li 1977 êrişeka çekdarî li ser wana hat kirin têda 34 kes hatine kuştin. Dengê Emerîka Cavkaniyeka pêbaweriyan û çaw agahiyan. Birêya malper û platformên mîdya civakiya dengê Emerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. بەڵێ دەخیل هەرچەندە لە بەشێکی زۆری جیهاندا ئەمڕۆ ڕۆژی کرێکارانە کە پێی دەگوترێت جەژنی کرێکاران بەڵام دەمەوێت بە بینەرانی ڕابگەێنم کە ئەمڕۆ لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا جەژنی کارکەران نییە بەڵکو لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا وەکو دەزانی یەکەم دووشەمەی مانگی نوێیە جەژنی کارکەران و هەمیشە ئەکەوێتە یەکەم دووشەمەی مانگی نۆ و هۆکاری ئەوەش کە لە ڕۆژی دووشەمەدایە دەیانەوێت لەگەڵ شەمۆ یەکشەمەکە ببێتە سێ ڕۆژی پشودان بۆ خەڵکی. بەهەرحاڵ وەکی تەژی گوتی لە چەندین وڵاتین جیهانێجی ڕۆژا یەکی پێنجی گولانێ وەک ڕۆژا کرێکارین جیهانێ تێ پیرۆزکردن لە چەند باژارên تورکیا ئیرۆ هەلبەت چالاکی هەبوونە و دیارە خەڵک دەرکەتنش بۆ پیرۆزباهیاوان نەها بەمەڕە ڕاستەوخوا هەردوو پەیامنەرێن دەگی ئەمریکا خەجیجان فاقین و ئەیوب دەمیر بەمەڕانە ئەس جەم خەجیجان جەم ئەیوب دەست پێ بکەم ئەیوب بزانم جەمتر چێ دەبوو و ئەف ڕۆژ چاوە هاتکردن لە تورکیە گەلکی هەموو ڕۆژان هەموو جاران یان هەموو ساڵان لەوێ ڕۆژێ خۆپیشاندان دەردکەون چالاکی دەردکەون یعنی خەڵک گەلنگیە پێدەدا. یەکی گولانê eva du sal bû li ber pandemiyê kêm dihate pîrozkirin an jî ama salê 2001 da em dikarin bêjin ku nehate pîrozkirin jî lê vê demahanê da kirêkarên cîhanê çawa derketin kolanan li Enqerê jî derketin kolanan li pêşiya gara Enqerê hatin bahêbû dinê paşên meşiyan ew meş ana cî ku ez disekinim taxa Tandoğan dibêjin li vê derê kom bû û li vê derê hezb milêrînên xwe jî diyar kirin ana li pişt min sahnê da jî sedan berdam dike yani çi derket dixwazin neke serwana jî bisekinin rastî daxwazê herî pêşîn ew bû ku daxwazê aşitiyê bû daxwazên aboriyê hebûn yani rastkirina aboriyê bijî hikûmetê hin debecû hatin gotin dîsa di vê derê da yekî beşdar bûn mesela sendîka Rekistinên Demokratîk, partiyên siyasî, pirê wan li vê derê bû bi yek dengî daxwaza wan a têbahî ew bû ku kêşeyên ku li Tirkiyê çêne bên çareserkirin. Mesela ku dîsa da aliyê din da pirsgirêka vê derê de em bêjin yekûn tên vê derê an jî problemê ku hene û tebahî daxwazên çareseriyê bû Darî din da jî em karin bêjin ku rengekî siyasî çavdetê pêş alî din da jî xweşî bû dîlan hebû hefle hebû yani yekê gulanê bi şiklekê cejnê li vê derê tê pîrozkirinê jî berdewam dike. Lê çi rûdanên ewlehî yani tu jî li Enqereyên rûnedan çûkem dizanin li gora peyamê ku gihayîne me li Estanbolê xelek hatine girtin û şer û bihevçûn di nêvbera xwepêşandiriyan kesên ku diviyan şahiyê bikin digal polîsan bi şer çûbûn. Li cemta li Enqerê şer çê nebû? Bakın li vê derê ewlekariyê xwe mezin girtine yani dewrûberê cî ku em qadê danê her der ji alê polê teva hatiye girtin bi kontrol yek qismê hundir ew pankartên ku hebûn bi dilê wan nîm wan jî nivîsekê ser hatibûn nivîsîn hin ji wan destûr nedan ku derbasî nav vê qadahanê bide
لێ تەواهی دەکارم بێژین و ئاستەنگیەکە پڕ مەزن جی دەرنەکەت یانێ دەمن دەرێدا ئەنقەرەدا پڕ ئاستەنگی دەربخستن لێوێ ئانا بێ دەرێدا ئەمکارم بێژی بە ئەوەیەکە ئاسایشی ئەتێ پیرۆزکردن لێ چما یعنی هێزین ئاسایشی ڕێلوانە دەگرن چما دروش لێوان یان چالاکیین وان دژی حکومەتێنە داخل راستي يعني تبايا أنقرة دا دكارم بيجمكو أو لكاريا تركيا هري نزم لأنقرة يعني زور تشتان دا دستور نادن أم بيجي كنترول دكن إتي أو كانكارتك ببيسة تشتك لدوري وان نده دستور نادن تو داخلي هندر بده أما يعني سيستم أنا لأنقرة دا بسمتش راستي كير رحمة كرين جالي بارتي سياسي ماركسين ديمقراطيك يكو بيشتار دبن راسي بيالله رحمتنن لأمر الشهاني لأنقرة دي بوات نكر كبني او سندیکا کریکاران ام دزان کوڕێ دخا و لیسانجی پارتیین چەپ ژی گەلکە بەشدار دەبن لەگۆڕا تو دەبینی ئەو لایەنین چەپ لەگەڵ سندیکا کریکاران چ لایەنن و کورد بوارڕەنەیانە لێدەرێ بێژنەما لایەنین چێتەنێ پرێ وان پانکارتی واندا ئەوێ واندا ژکات دیار دەبێ پارتی سیاسی هێنێ مەسەلا چی هەیە بیرو لێدەرێ HDP هەبوو JHP هەبوو چیپ هەبوو MF هەبوو یعنی پارتی و سێدەترن عالیین کرێکارانە ئانجی ئەون ئەو زێدە بەشدار بوون ڕێخستنی دەموکراتیک سەندیکا مەسەلا هەری مەزین دەبێ دەرێدا ئەیوب گەلکە سپاس ji Enkerê peyamê rengê Amerîka Eyûb Demîr li nav xwepêşandanên roja kirêkaran ya cîhanê li Enkerê bi me rebû mixabin peyamîra me li Diyarbekir Amedê neamade bû spas ji bo te Eyûb دیارە دیارە نەکاری خەرجیانی پەیداکردن هەرچەندە هەفکار بەڵێ تا دێر ڕێژەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان ڕووڵە هەڵقشان دەکات لە کاتێکدا هیچ داتا و توێژینەوەیکی زانستی لە بەردەستا نییە هۆکارەکانی هەڵقشانی نەخۆشیەکە ڕوون بکاتەوە. نەخۆشخانەی هیوای تایبەت بە توشبوانی شێرپەنجەیە لە سلێمانی جمەی دێت لەو نەخۆشانەی گرفتاری دەست شێرپەنجەن. تا دێت ژمارەی توشبوانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان ڕوو لە هەڵقشان دەکات. لە ساڵانی 1920 ژماری توشبوون لە ساڵێکدا هیچ کاتێک نەگەشتۆتە 3000 حاڵەت بەڵام ئێمە پار زیاد لە 3000 حاڵەت بووە پێشبینیشمان بۆ ئەم ساڵ بە هەمان شێوەیەکە ئامارەکان لە هەڵقشاندایە و توانم بڵێم لە ئێستادا ڕۆژانە نزیکەی 15 حاڵەتی نوێی شێرپەنجە تۆمار دەکرێت لە ناو نەخۆشخانەی هیوە و ڕۆژانە زیاد لە 600 کە سەردان دەکات بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی و ئەنجامدانی پشکنین. لەو حاڵەتانەی ڕۆژانە پشکنینەکان توشبوونیان بە شێرپەنجە دەسەلمێنێت. خەڵکی ناوچە جیاجیەکانی کوردستان و داتایەکی ورد لە بەردەستدا نییە بەرزی ڕێژەی نەخۆشەکە لە ناوچەیەکی دیاریکراو بسەلمێنێت. هۆکارەکانی توشبوون بە نەخۆشەکەش هەمان ئەو هۆکارە زانستیانن کە لە دنیادا بەربڵاون. ڕێژەی جگەرە خواردن و مەشروب خواردنەوەیەکێکە لەوانەیەکەوە هۆکاری سەرەکین. ژینگە کە پیسە بێ بە هەندێ دووکەڵی سەیارە هەندێک جۆری دووکەڵ هەندێک جۆری سووتان هۆکارێکی سەرەکیە بە نمونە کوالیتی دەرمان و دەرمانی خراپ کە جارێکی کە ئێمە دەرمانەکانمان لە بەرەوەی ڕیسایکلیش ناکرێتەوە دیسانیا ئەسووتێنرێت یاخرێتە ژێر ئەرزەوە کاخرێتە ژێر ئەرزەوە دوجار ئەم پێکاتە کیمیایە کە گۆڕانکاری خەتەرناکی بەسرایەت ئەچێتە ئاوی ژێرزەویەوە جارەیە کە هۆکاری شێرپەنجەیە. خواردنەکانمان کە کوالیتی زۆر خراپن هۆکاری شێرپەنجەیە. یعنی هەر بابێک تەنانەت مەوادی ئینشائیمان هەیە خەڵکانێکی پسپۆر لە بواری ئینشائیە باسییان کردووە کەوا مەوادی موسەرتنی تایە. زۆرێک لەوانەی دووچاری شێرپەنجە بوون. هۆکاری توشبوونیان نازانن بەڵام بەردەوام سەرقاڵی وەرگرتنی چارەسەرن. وڵای هۆکاری مەگەخوا بزانێت من ئەوان دەنگ ناکەڵێن بەس ئەڵێن باشەبی زیادی نەگرەوە یعنی نەخۆشیەکەی من. تا چەند ساڵێک لەمەوبەر بە دەگمەن حاڵەتی توشبوونی منداڵان بە شێرپەنجە تۆمار دەکرا. بەڵام تەنها لە ساڵی ڕابردوودا 150 حاڵەتی توشبوونی منداڵان لە نەخۆشخانەی هیوا بە شێرپەنجە تۆمار کراوە. چکایەکێ لەو شتانی کە ئێمە ئێستا بە داتا لامانۆجێی مەترسیە
10 ساڵ لەمەوە پێش بە دەگمەن دەتبینی منداڵێکی کورد لە تەمەنێکی 3 ساڵ و 4 ساڵە هەڵگری شێرپەنجە بێ زۆربەی حاڵەتەکان لە ناوەڕاست و خواری و عێراق بۆمان داهاو بەڵام ئێستا ئێمە پار نزیکەی 150 حاڵەتی نوێی شێرپەنجەی مناڵ تۆمار کرابوو کە حاڵەتی نوێ بوون بەشێکی زۆری لە کوردستان و کورد بوون کە بەڕاستی ئەمە یەکێکە لەو زەنگەمە ترسیدارانی کە نەبوونی ژیانێکی تەندروستە لە ئافرەتانە بە تایبەتی کەوانی دەست بە جگەرە کێشان و نێرگەرە کێشان دەکەن زۆرجار لە حاڵەتی دووگیانیشدا بەڕاستی بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە شێرپەنجە لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە تا ئێستا توێژینەوەی وردی زانستی لەسەر هۆکارەکانی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە نەکراوە و بە داتاش نەسەلمێنراوە کام ناوچە ژینگەکەی پیس بووە و بۆ ژیان ناگونجێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، سلێمانی. هەر سەبارەت بە زیادبوونی ڕێژەی شێرپەنجە لە هەرێمی کوردستان دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر. دڵشاد ئەم کاتت باش؟ سپاس. دڵشاد دەمەوێت بزانم لە ڕووی جوگرافیاوە جیاوازی ئەم تەشەنەسەندنە هەیە ئایا لە ناوچەیەک زیاترە بە بەراورد لەگەڵ ناوچەیەکی تر یان بەگشتی لە تەواوی هەرێمی کوردستان وەکو یەک زیادی کردووە؟ بەڵێ دیارە بەپێی قسەی پسپۆڕان یاخۆد ئەو پزیشکانەی کە لە بواری چارەسەرکردنی شێرپەنجە کارەکەن ئەوەی کە من لێم پرسیم تاکو ئێستا داتا و توێژینەوەیەکی زۆرورد نییە لە بەردەستدا کە بیسەلمێنێت چی ناوچەیەک ڕێژەی توشبوونی نەخۆشی شێرپەنجە تایە زۆرترە تاکو ناوچەیەکی تر بەڵام ئەوان گومانیان لە هەندێک ناوچە هەبوو کە ڕێژەکە بەرزتر بێ بۆیە ئێستا بەپێی قسەی خۆیان سەرقاڵی توێژینەوە لە یانەوێت لە ناحەیەکی دەوروبەری سلێمانی کە گومانەکەن ڕێژەکە تایە بەرزتر بێ لەوێەوە توێژینەوەیەکی زانستی ئەنجام بدەن بەڵام ئەو حاڵەتانی کە ڕۆژانە لە نەخۆشخانەی هیوای تایبەت بە توشبوانی شێرپەنجە تۆمار دەکرێن ڕۆژانە 15-16 حاڵەتن بەشێکی زۆریان ئەتوانم بڵێم نیوەیان خەڵکی سلێمانی ناوچەکانی دەوروبەرین و هەندێکشیان ئەو نەخۆشانن کە لە ناوچەکانی خواری و عێراقەوە بە تایبەتی وەکەوەی کە پزیشکان بەمنیانوت لە بەسرە حاڵەتەکە زۆرە لەبەرەوەی لەوێ خزمەت گوزاریەکە کەمترە لەوێەوە دێن ڕوو لە نەخۆشخانەی هیواکەن کەواتە بەگشتی لە تەواوی عێراقدا شێرپەنجە تەشەنەی سندووە نەک تەنها لە هەرێمی کوردستاندا. بەڵێ بێگومان لە تەواوی عێراقا نەخۆشی شێرپەنجە پەرەی سندووە بە تایبەت ماوەیەک لەمەوە بەر خێزانێک دوای ئەوەی کە کەسێکیان تووشی شێرپەنجە بوو کە ڕۆیشت پشکنینی کردبوو بە دوایدا 6 کەسی تریان پشکنینی ئەنجامدا بوو بۆیان دەرکەوتە بوو کە هەر شەشەکەی تریشان شێرپەنجەیەکی. بەڵێ دڵشاد توشبوونی شێرپەنجە لە هەرێمی کوردستان عێراق بەڵێ دەمەوێت بگەڕێمەوە بۆ یەکێک لە راپۆرتەکانی پەیامنێرمان کاوە عومەر کە لە مووسڵەوە ناردبووی ئەویش ئاماژە بۆ واکە کە بەهۆی کۆمەڵێک چەکی جیاوازی کە لە کاتی شەڕی داعشدا لە مووسڵ بەکاراتە بوو بۆ هۆیشەوە ڕێژەی شێرپەنجە لە مووسڵیش زیادی کردووە. باشە دڵشاد لە راپۆرتەکەتا ئاماژەت بەوە کرد کە توێژینەوەیکی زانستی تەواو لە بەردەستدا نییە لەسەر هۆکارەکانی زیادبوونی توشبوون بە شێرپەنجە. هۆکاری نەبوونی توێژینەوەیکی زانستی چییە؟ بەڵێ دیارە هۆکارەکانی نەبوونی توێژینەوەیەکی زانستی بێگومان ئەتوانم بڵێم ڕوونە تا ڕادەیەکی زۆر لەبەرەوەی لە عێراق و ئەتوانم بڵێم هەرێمی کوردستانیشدا کەمتر پشت بە توێژینەوە و بە داتای زانیاریە بەچێ بەهۆی ئەو قەیرانە و یەک لە دواییەکانی کە هەرێمی کوردستانی گرتوەوە ئێستا نەک بۆ توێژینەوە وەکەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان بەرپرسانی نەخۆشخانەی هیوا گیرۆدەی دەستی نەبوونی دەرمان و چارەسەریشن کە دەرمان و چارەسەر یەکێکە لەوانەیە کە زبانی شێرپەنجە پشتی پێبەسن واتە لە ئێستا دۆخەکە گەیشتۆتە ئاستێک کە وەکو پێویست ناتوانن چارەسەر بدەنە توشبوانی نەخۆشی شێرپەنجە جاچی جای ئەوەی بە وردی و بەداتا بە دوای ئەوە بگەڕێن کە لە چی ناوچەیەک زیاترەوە هۆکارەکەی ئایا خواردن و کوواڵەتی خراپە ئایا پیسبوونی ژینگەیە ئایا تەقاندنی ئەو هەموو چەک و تەقەمەنیەیە کە لە ڕابردووە لە عێراقا تەقێنراون ئایا هۆکارەکەی پیسبوونی ئاوی خواردنەوەیە هەموو ئەمانە ئایا هۆکارەکەی ئەو هۆکارە زانستیانی کە لە جیهانە ئاماژیان پێکرێ بۆیە تەمە بە وردی نەسەلمێنداوە ئەتوانم بڵێم بەڵێ پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیانەوە لەگەڵماندا بووی سپاس دەکەین. وەکیتەژی گوتی هێرۆ دگەل دڵشاد و بەحث کرد مەسەلاک و دەبزانی سەدەمین بلندبوونا ڕێژەیە خەڵکی و شێرپەنجە جەموان پەیدا دەبێت چنە
پێویستی بە ناوەندێکی لێکۆلینە هەیە بەڕاستی ژیوەکی بوونە لە مووسڵێ نیشان هەنەک و مەسەلا شەڕ چەکی هاتیە کاری ناند شەڕێدا ئەشدا بووینە سەدەم بەرحاڵ ئەڤە نەبەسن دەبێتن لێکۆلین بینکردن بەڵێ بەردەوامین لەسەر بەرنامەکانمان و پاش ناوبڕێک دێنەوە لاتان کە راپۆرتێک سەبارەت بە گرنگیدان بە لەشجوانی ژنان لە هەڵەبجە پێشکەشتان دەکرێت. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لە باژارێ حەلەبجە وەرزشێ لەش جوانیە دناف خانماندا چەندی و ناودار دەبا و ژمارە خانمین دەستدا ئەوی ڕەنگی وەرزشی هەرتی و زێدە دەبا و ژخوا ji bo ew dibêjin ku ew nebitînê ji bo zelaman ew werziş hatiye amadekiriniyan heye belkû ji bo jinan jî tê û xwe amade dikin ji bo berêkaniyê divê werzişda li ser astê cîhanê jî. Em vê raportê ji Helebce bibînin. تا دێت بەشداری خانمان لە پاڵەوانیتیەکانی بەرزکردنەوەی قورسایی لە پارێزگای هەڵەبجە زیاتر دەبن. لەو چوارچێوەیەدا چەندین هۆڵی تایبەت بە ڕاهێنانی خانمان کراونەتەوە کە ڕۆژانە خۆیان ئامادە دەکەن بۆ پاڵەوانێتیەکان. ئەم یاریانە بۆ بەرەو پێشچوونی ئافرەتەکانە و سپاس بۆ خوا لەم مەنتیقانە خاستن پارێزگای هەڵەبجە زۆرترین یاریزان ئەم ساڵە بەشداری ئەم جۆرە پاڵەوانیتیانیان کردو و ئافرەتەکانمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشتر و باشتریش ئەڕۆن. تازەیە بەڵامی کردوردەوردە چێتە ناو خەڵکەوە و زیاتر هەنێ جار دایک و باوکەکان ڕێگرە بن چکە شتەکەیان نەدیوە و سەرەتایە و تازەیتر ساڵ بە ساڵ بەرەو پێشتر ڕۆشتووە. پاڵەوانیەتی بەهێزترین خانمانی عێراق و لەبەربوونی گرنگی خانمانی هەڵەبجە بۆ یاریدەت لێفت خانمانی هەموو پارێزگاکانی عێراقی لە هەڵەبجە کۆ کردووەتەوە کە لە کێشی 40 کیلۆگرامی تا زائید 100 پاڵەوانیەتیەکە ئەنجام دەدەن. پاڵەوانێتی بەهێزترین خانمی عێراق بەڕێوەچێ کە لیژنەی هێز و بەهێزترین پیاوی عێراق کردوێتەوە. خۆشحاڵانە پارێزگای هەڵەبجە میواندارێتیان پاڵەوانێتی کردووە. 4 پارێزگاتیای بەشدارە، پارێزگای هەڵەبجە و سلێمانی و هەولێر و بەغدایە و یاریزانێکی باش تقریبی 25 یاریزانێکی تایە و منافەسەیەکی بەهێزە. ڕێژەی بەشداریکردنی یاریزانی کچان خاصن لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕێژەیەکی زۆری هەیە بۆ ئێمە پێمان خۆش بوو میواندارێکە هەڵەبجە بیکات و پاڵەوانی شارەکانی کە سەردانی هەڵەبجە بکەن. خانمان ئاماژە بە وەرزشی لە ژوانی و بەرزکردنەوەی قورسایی دەدەن و دەڵێن گەر یاریەکە لەژێر ڕێنمایەکانی ڕایەنەر ئەنجام بدرێت کاریگەری نەرێنی لەسەر جەستەی خانمان دروست ناکات. و وەکو شاری سلێمانی ئێمە 4 یاریزان بەشداریمان کردووە و ئەم یاریانە هیچ خەتەرێتێک لەسەر جەستەی ئافرەت دروست ناکرا بە مەرجێ ئەو ئافرەتە خۆی ئەو ئافرەتە خۆی پێشتر یاری ئاسنی کردبێ و جسمی ڕاهاتبێ لەگەڵ هەڵگرتنی ئەو وەزنانەیە و پێشتر خۆی گەرم کردبێ و مەجموعەی ڕێکار هەیە ئەبێ پێشەوە بگریتە بەر و لەشت ئامادەکەی. بەشێک لە خانمان لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێم و عێراق دەڵێن یاریەکە بۆ کوڕان و کچان جیاوازیەکی ئەوتۆی نییە. ئێستا خانمان بە ڕێژەیەکی زۆر بەشداری لە پاڵەوانیتیەکان دەکەن. ماكو فرق، احنا سوينا هاي البطولة، احنا منتخب هنا المنتخب النسوي. هیچ جیاوازیەک نابینم. ئێستا من نوێنەرایەتی یانەیەکی بەغدا دەکەم. هیچ جیاوازیەک لە نێوان پیا و ژن ناکرێت. وەرزش هیچ بڕیارێک لە نێوان کوڕ و کچدا نادات. بەڵکو وەرزش بۆ جوانیە و بۆ خۆشیە. حلوة لناخذ. طبعا سرتا دەست خۆشی لە مامۆستا ساریە ئەەکەم ئەم پاڵەوانێتی ڕێکخستووە لەگەڵ بەرەوبەرایەتی هەڵەبجە لاوانی هەڵەبجە زۆر سپاسیانەکەم کە ئەو هەلەیان بۆ یاریزانەکانیان ڕەخساندووە کە یاری بکەن بەرەو پێشەوە برن چونکە یعنی زۆر ناخۆشە تۆ وەرە تەمرین کە تەمرینکە و بەشداری هیچ بطوڵەت نەبێ هەم ئاست دابەزێ هەم هیچ پێش ناکەیت. یاری لە جوانی و بەرزکردنەوەی قورسایی ماوەی چەند ساڵێکە لە هەڵەبجە گرنگیەکی زۆری پێدەدرێت. چەندین خانمی بەهێزی لە وەرزشەکەدا ناساندووە. بەشێکیان ئێستا یاری بۆ یانە گەورەکان دەکەن و هەندێکیشیان نوێنەرایەتی عێراق دەکەن
لە پاڵەوانیەتیە نێودەوڵەتیەکاندا. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. سمیت بەشێکی گرنگی خواردنی بەیانیان و نیوەڕوانی کارکەرانی کارگەکان و شۆفێرەکانی تاکسیە لە ئەستەمبوڵ. لەو شارەدا بە هاوین بێدیان بەزستان لە هەموو وەرزێکدا خەڵکی ئەم خواردنە دەخۆن بە تایبەتی بە چایەوە. سیمیت li taştê, firavîn û her danê rojê bû karkerên fabrîkayan, taksîvan û bi kurtasî tevahiya İstanbulyan yek ji xwarina sereke ye. Li vî bajarî Simît wek semboleke ye ku li her qad û kolanan pêkane ku mirov bibîne. Her wiha zivistan an ji havîn ferq nake, her demsalê ji aliyê İstanbulyan ve bi taybetî bi çayê tê xwarin û sedemên vê yekê hene. Simît hem bi tam û hem jî ji bo ku erzan e ji aliyê hema her kesî ve te ecibandin. Werin em bibînin ku simît çaw e û ji çi tê çêkirin û gelo simît tama xwe ji çi digre. Hostayê Simîtê Cüneyt Yılmaz ku baw bapîrê wî ji hosteyên Simîtê bûn, dibêje ku ji bo Simîtê ew nîvê şevê dest bi kar dikin. Simit bir defa gece saat 3.30'da kalkacaksın. Ji bo çêkirina Simîtê divê tu saet 3 ta 3:30 vê şevê rabî ser piyan, piştre divê tu 40 deqîqeyan hevîr bikî û divê tu hevîr jî ji bo ku bimeyê saetekê hêviya xwe lê bigirî, piştre tu Simîtê çê dikî, di nav dimsê dixî û herî dawî ji kunciyan lê dikî. Her wiha tu dîsa 40 deqîqeyan di sîniyan da dihêlî û herî dawî ji davê jî firneyê. Bekletilir. Ondan sonra pişme aşamasına geçer. Usta Yılmaz di berdamiya axaftina xwe de behsa tama Simîtê jî dike û têne ziman ku simîta bagirê daran tê çêkirin tam xweştir e. Bunun asıl lezzeti odundan geliyor. Odunun Simît tama xwe ye taybet ji duyê daran digire û ev tam ji ber ku simîtê tenûrên bi ber de tê çêkirin distîne. Agirê darê pir girîng e ji bo saxlemiyê jî baş e. Gel jî bi taybetî ji simîtê kolanan pir hez dike. Hem çêkirin hem jî firotina vî karî zor e. Mînak firoşkar zivistan û havînê neçar dimîne kar bike. Furkan Yusuf Yılmaz ji firoşkareke Simîtê ye ku ew li ser kolana herê qelebalika İstanbulê li İstiklalê kar dike. Yılmaz hem xwendekar e hem jî li ber piştî zanîngehê alîkariya bavê xwe dike. Yılmaz ji ber kar hîn roj derneketî dest bi kar dike û simîtên xwe sereraz dike û li benda bikirin xwe dimîne. Zaten tek sıkıntısı soğuk. Pirsgirêka herî mezin rojên sarin. Rojên havînê mirov dîsanê îdara xwe dike. Her wiha jî ji ber ku Teksîm navenda kêfê ye, cana serê sibê ji ber dengê zêde mirov pê nerehet dibe. Ji xeynî vê yekê tu pirsgirêkê din tune ye. Firoşkar Yılmaz bi berdewamî jî dibêje ku ji ber buhay û tama xwe simît her dem û demsal tê kirin. En ucuz Li derve xwarina herî hîsan tê dîtin û xwarina herî erzan simît e û hema li her kolanekê heye. Lê ji ber zamê nû bandora xwe ser simîtê kiriye. Bi taybetî jî bi kirên kevin gazina ji vê yekê dikin û buhayê simîtê îdî zêde dibînin. Hêjayî gotine ku ketkarên vî karî bi taybetî ji bo gerokan jî peyaman wan heye û ew destnîşan dikin ku simîta germ bi çayê tam xweştir e û ew tînin ziman ku her danê roja gerok dikarin simîtê bistînin û bixwin. Min botanê dengê Amerîka, İstanbul. Xwedê û nanê germ xweş e. Jalî siba bit, êvara bit her demî hem. Her katê gibi. Erzan bit, giran bit jî her xweş e. Nanê germ nanê tarûnî gelkî xweş e. بەڵێ. لە ئامەد نزیکەی 700 دۆنم زەوی باخ لە بەردەم ڕووباری دیجلە هەیە لە شارەکەدا بم باخانە دەڵێن باخی هەوسەڵ و دەوترێت زیاتر لە 8,000 ساڵ کۆنا. Çemê Diclê li Rojhilatê bajarê Diyarbekirê dikeve ku ev çem ji bo bajêr bûye rehek mezin ya jiyanê. Masîvan bi gelekan li ser çem masiyan digirin. Erdê ku di nav kele û çem de jî dimîne jî re dibêjin baxçeyên hewselê. Ku ev baxçe ji bo bajêr weka jîngeh e. Erdê baxçeyan dewlemendiya xwe ji çem digire ku tê gotin ji 8,000 salan zêdetir li van baxçeyan sebze, fêkî, şînkayî tê hêlbirerandin.
نێزە 2800 دەکار ئارد وەکە باخچە تێچاندن و ئەv دەرش بووی bi sedan malbatan jî dibe jîngeh û dihatiya xwe ji van baxçeyan dikin. Taybet xas, Firingî, Îsot, Balcan, Bexdanûs, Pîvaz, Garis li van baxçeyan tên çandin. Digel wan darên fêkiyan, spîndar, ango hew jî darên sereke ve baxçeyan e. Baxçeyên Hewselê ne tenê bereketa bajêr e. Ew heman demê de hêlina 108 cure civîk û teyr û turutan e jî ku weka bi hişta civîkan tê naskirin. Baxçeyên Hewselê di sala 2015 de digel Sûriyên dîrokî ket lîsteya UNESCO-ya Mîrata Cîhanî. Xecîcan Farqîn, Deng Amerîka, Diyarbekir. دیارە وەرزی چاندنیژی و بەرهەمی چاندنیژی نها دەرکەتیە و تایبەت ژی دوێ هەرێمێک و هەرێمەکە ئاڤیە ڕووباری دیجلە گرنگە و ژێدرێکی ژیانیش خەڵکی بدرێن. باڵێ. گەڕەکی تعجیلی هەولێر یەکێکە لە گەڕەکە هەرە کۆنەکانی ئەو شارە لە دەمی ڕەمەزاندا بازاری تعجیل یەکێکە لە بازارە هەرە قەرەباڵغەکان و سەرنجی زۆرێک لە دانیشتوانی خۆجێ و گەشتیارانیش ڕادەکێشێت. لەم شەقامە کۆن و دێرینەدا داخوازیەکی زۆر لەسەر خواردنە کێوی و نێوخۆیەکان هەیە. لێرە جۆرەها گۆشتی باڵندە دووەدەست دەکەوێت. لە گەڕەکی تعجیل هەم بە برژاوی و هەمیش بە کوڵاوی ئامادە دەکرێت بۆیە تا بەرە بەیان هەر قاڵە باڵغە و خەڵکی ڕووی تێدەکات. کۆتر و ڕەشوێلە و گاپەڕە پۆڕە سوسکەیە هەوێردەیە مراویە فڕۆزی کوردەواری ئەو نەوع بابەتانەمان هەیە هەموو وەختێک لێرە تەلەبیاتی زۆرە چە زۆربەی خەڵک دێ لەبەر پەلەوەر و شتوادێ ئیدیش هەیە بابنێ لەبەر مشوێت و شتوا دێتن بەزێ زۆری لە بۆ پەلەوەر دێتن پەلەوەری چێوی و شتانە. سروشت و تایبەتمەندی شەقامەکەوایە هەموو چین و توێژێک سەردانی دەکات و بە سادەیی لەگەڵ یەکتری گفتوگۆ و دانیشتن دەکەن. لێرە دەی کۆمەڵە خەڵکێک دەبینی کە پێشتر بە ساڵ نەدبینیوە بۆ نمونە لێرە کە دەگەڕێی پیاسە دەکەی دادەنیشی گفتوگۆ دەکەی کەش و هەوایەکەی کەلتورە تایبەتمەندیەکەی تعجیل لە هەولێری پایتەخت لە شەوان تایبەتمەندێکی خۆی هەیە خۆشێکی خۆی هەیە لەزەتێکی هەیە ئەو لەزەتە لە زۆربەی شوێنی تری دنیا نابیندرێت. بەشێکیان خۆیان بە یاریەکانەوە سەرقاڵ دەکەن و زیاتر لە یەکتری نزیک دەبنەوە و شەوانە لێرە کاتەکانیان بەسەر دەبن. کە دەرەی تعجیل یعنی هەولێر یعنی تعجیل ئەوە دێر زەمانەوە خەرگ هاتوو ئێرکوانە دەکاتن ئێرەش بەوەی مەشهورە شەوانە ئەوها خەرە خڕ دەبیتەوە ئەوجە بگرە لەو شتە کۆنانەی بابرین وەکو تەیر و تارەکان ئەو ئەنوەح تەیری لێلۆ خواردن شەوانە خەرک دێتن وەخت بەسە دەباتن. فەلاح حەسەن یەکێکە لەو کەسانەی کە تەمەنی خۆی لەم گەڕەکەدا بەسەر بردووە داوا دەکات سیمای گەڕەکەەوە خۆی بمێنێتەوە و تەنۆژەنیش بکرێتەوە. باپیرم لێرە ژایە بابم لێرە ژایە بەخۆشمەوە لێرە دەژیم وەکو کەلتورێک بمینێتەوە لە بۆ چەندنەوە چیتکە بمینێتەوە گەڕەکە. دەستکاری نەکەن تێکی نەدەن ئیحتیمام پێ بدرێتن ئیحتیمام بۆ گەڕەکەی بدرێتن یعنی نۆژەنی بکەنەوە. گەڕەکی تعجیل دەکەوێتە نزیک قەڵای هەولێر مێژوویەکی دۆر و درێژی هەیە هەندێک لە شارەزایانی مێژوو دروستکردنی ئەم گەڕەکە بۆ نزیکەی 200 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێنەوە بۆیە بەشێک لە خانووە کەلەپۆری و دوکانەکانی نێو ئەم شەقامەدا ڕۆخاون یاخۆت سیمایان تێک چووە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. جوانە راپۆرتێک ژێ گەڕێکەکە هەولێری و گەلک تشتی جوان لێت هەنا ئەبتایبەژی و خواردنین جوان و خۆش بێگومان ئێستاکە کاتی ڕەمەزان بۆ مانگە زیاتر قەرەباڵغ بۆ ئەو گەڕەکە خەڵکی ڕۆژادا دیارە هەتانها بێگومان ئەمڕۆ دوا ڕۆژی ڕەمەزانە ئیتر پێم وابێ خەڵکەکە بەو شێوەیە کۆ نابنەوە بەڵام هەر کۆ ئەبنەوە بە ئێواران بەڵام نەک هەتا بەیانی گەڕەکەکە ئاوا خەڵک بۆ مەبەستی خواردن کۆمەڵێک خواردنی جۆرا و جۆری لێیە لەوێ بنە تا پارشی و بمێننەوە.
بله ایرو برنامه ما بداویت دن هتا کوسبایی دیجاره کدی لیویده میگینی ای کمی ویا خوشی جتوایا تماشاوان خورد خوازین و بین کو دخوازن برنامه ما ببینن همو برنامه ندیتین دخوازن لسر میدیا جواکی و مالپر و فیسبوک دنگی امریکا برنامه ما با دریجی ببینین. بله عزیزان توانن بۆ بینینی بەرنامەکەمان سەردانی ماڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا بکەن بۆ سۆرانی دەنگی ئەمریکا.com و بۆ کرمانجی دەنگی ئەمریکا.com و هەروەها دەتوانن لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش سەردانی فەیسبوکەکانی دەنگی ئەمریکا بکەن. هەر شاد و بەختەوەر بن. بەدوعا.